خودی عجاج خۆی کاتێککە قسەکەی من تەرجەمەکرا بە عەرەبی بوو ئەو بە هیچ جۆرێ توانای لاکردنەوەیشی نەبوو. من ئەم ژمارەم خۆشەوێ چونکە ژمارەی تەمەنی لەدایکبوونی براکەی منە، بەراگەڕەکەم کە شەهید بۆ لێرە. ئێمە هەڵەبجەیەکان 1952 کەس لە پاش تاوانی کیمەباران تاوانی ئەنفالیشیان بەسەرا سپاندین. بۆیە لە درێژایی 4 مانگ و 10 ڕۆژە ئەو خەڵکەکە هێنرانە ئێرە بە زەحمەت ژیانیان ئەگوزەراند لە نەبوونی خۆراک و خزمەت گوزاری و ئاو و هیچ شتێک بەدەر لەوەیش سەرباری ئەوەیش قسە پێوتن بە خۆمان و دین و ئاین و نەتەوە و کولتور و حتا جلوبەریشمان. ئێمە ماڵی ئێمە بیرم دێ ئەلێرە بووین، من لەگەڵ دایکم و نانێکم خوشکم برایەکمە، ماڵی برایەکشم لەولاوە بوون، خۆی و خێزانی و کچ و کوڕێکی. بۆیە درێژایی ئەو 4 مانگ و 10 ڕۆژە کە ئێمە لێرە بووین، براکەی من خۆبەخشانە لەگەڵ تەرمی هەڵەبجەیەکان و گەرمیانەکانە ئەڕۆشت، تەرمەکان ئەسپەردەی خاکە کرد. بۆیە لە دەرەنجامی تینوێتی و برسێتی و زەحمەت و بەدخۆراکی براکەی من لە ڕۆژی 5 نۆ کە گەڕایەوە لەسەر قەبرانەکە هەستم کرد کە دۆخی تەواو نییە، بە کەمترین کات براکەم گیانی سپارد. بەو جۆرە بوو. هەتا ئێستەیش ئەوە 38 ساڵە تەرم و ڕفاتی پیرۆزی ئەو خەڵکەی گەرمیان و هەڵەبجە لە دەڕی ئەم قەڵان نێژرا و نێژراوێکی سادە. بۆی ئێستا توین لە کە 22 2026 ئێمە هاتوین دوایەوەیکەوە هۆکاری مردنی ئەو خەڵکە و سزادەرانی ئەو خەڵکە بە سەرۆکایەتی خودی عەجاج خۆی من لە هەردوو دانیشتنی دادگایەکە بەشداریم کرد و شاید حاڵم لەسەر خودی عەجاج خۆی کاتێککە قسەکەی من تەرجەمەکرا بە عەرەبی بوو ئەو بە هیچ جۆرێ توانای لاکردنەوەیشی نەبوو، چونکە زێنی قسەکەی من حەق و ڕاستیە.